یەک لەو بابەتانەی کە ئەمڕۆ لابرانیت باش کوردستان و لە تەوری تەندروستی باسی دەکەین باز لە گرفتەکانی چاو دەکەین لە بەساڵات چۆندا باز لە هۆکار و چارەسەرەکان و مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەین لەگەڵ دکتۆرە سەناریا زیاد پسپۆڕی نەخۆشیەکانی چاو کە ڕاستەخۆ لێرە میوانی بەرنامەی بیانیت باش کوردستان. دکتۆرە بەخێر بێ. بانی باش دکتۆرە بەخێر بێ سەرچاو. سپاس پامەتە بوون. دکتۆرە دیارترین گرفتەکان کە دێنە پێشەوە بۆ چاو لە چ تەمەنێکدا دێت؟ ئیلان یعنی تۆ ئەبێ تەمەنت تێپەڕێت بگەیتە پیری ئەنجا تووشی گرفتەکانە بێت. نەخۆشەکانی چاو بەگشتی هەموو تەمەنەکان معارەزم بۆ توش بوون، بەڵام زیاتر تەمەند زۆر دۆری هەیە لە هەندێک نەخۆشی چاوە. یەکەم نەخۆشی کە زۆر باو بێ لە بەساڵات چوانەکانە ئاوی سپیە کە تەراکت. ئاوی سپی واتە لێڵبوونی هاوێنەی چاوە. ئەگەری زۆر هەیە لە گەنجی شاڕووبە لە منداڵی شاڕووبە، بەڵام ئەوەی کە زۆر باوە لەگەڵ تەمەنا توشتە بێت، چونکە نەتیجەی شیبوونەوەی خانەکانی ناو لێنسی چاوە کە پرۆتینەکەی بەرەبرە تەحەلل دەکات و ئەبێتە هۆی لێڵبوونی هاوێنەکە. هاوێنی چاو بەشێکی گرنگە لە بینین بۆ چاو، تایە تیشکتیا تێپەڕێ و پێویستە وەکو شوشە ڕوون بێ ئینجا تیشکەکە بە جوانی ئەگاتە سەر تۆڕەی چاو و بینین دروستەکە. هەر کاتێ لێڵی تێکە و تیشکەکە بە نایەکسانی بڵاو بێتەوە لە چاوە، بۆیە ئەبێتە هۆی لێڵبوونی بینین لەگەڵ تەمەنە زیائەکە. ئەنی یەکەم فاکتەر بۆ ئاوی سپی تەمەنە و هۆکاری تریشی هەیە، بەڵام زیائەکە بە مروری کات بەرەبەرە زیائەکە پێویستی بەتەڵام بە ئەکیدی بە چارەسەر هەیە، چونکە ئاسی بینین دابەزێ و هەردوو چاوی شەگرێتەوە لە هەموو تەمەنەکانە جیاوازی نێر و مێ نییە. لە سەرەتا کە لێڵبوونەکە کەم بێ ئەتوانێت نەخۆشەکە چالکە بەکاربێنێ، تۆزە مەودای بینینی باشتر ئەکا، واتە شتەکان بۆ منە ڕوونتر ئەبینێ، ئاستی بینینی باشترە، بەڵام بە نەتیجە ڕۆژ بە ڕۆژ کە زیە ئەکا هەر ئەبێ ئەنی ئەگاتە ئاستێکە تەبعاً پڕە بێتەوە. خەڵکی خۆمان ئەڵێن پڕ بۆتەوە، تەبعاً پڕبوونەوەی ئاوی سپی چاو باش نییە، چونکە مەترسی دروستبوونی ئاوی ڕەشی لەگەڵایە و واتە زەختی چاو بەرزەکاتەوە و ئەبێتەوەی ئازار و دەماری چاو لە ناوە بە، بۆیە پێویستە لە کاتی خۆیان چارەسەری بۆ بکرێ. ئەتیمادی چارەسەری ئاوی سپی کەوێتە سەر پێویستی ئەو کەسە بۆ بینین. بۆ نمونە کەسێک کە شۆفێرە، کەسێکە ئەفسەریات و چێدایمە لەسەر جادە، پێویستی بە دیقەتی باشە، بە تەرکیزی باشە، ئەمانە ئەبێ زوو چارەسەری ئاوەسپێکە بکەن، چونکە ئاسی بینینیان دابەزیوە و بە چارەسەری قەترەوشتیش لا ناچی ئاوی سپی. تەنها عیلاجەکە لابردنە لە ڕێی نەشتەرگەریەوە کە ئەبێ ئاوەسپێکە لا ببرێ و لێنسی چاوی بۆ دانرێەوە تا لێنسێکی دەستکرد ئینتراۆکولەر لێنس ئەخێتە بەشێک لە چاوی لە شوێنی ئاوەسپێکە بۆ تا ئەو ئاوەسپیە لا ئەچێت بۆ ئەدەسێ مرۆڤەکە ئەبینێ. بەڵام هەندێک کەس هەیە مەسەلەن ئاستی بینەکان زۆر دانەبەزی ئاوەسپەکان هەیە، بەڵام زۆر زیان ناکە، ئیتر ئەتوانێت چاوەڕێکە. دکتۆرە لە چ تەمەنێکەوە دەرەکەوێت؟ باسێواکە بەرمونە کەسێکە توانای شۆفێریکردنیە، کەسێکی بەنمونە ئیشێکی لە سەرجادە، کەسێکە پێویستی بە تەرکیزی زۆر هەیە بۆ بابەتەکانی چواردەوری، لە چ تەمەنێکە ئەم دۆخانە دێنە پێشەوە؟ بەپێی تەمەنەکانە گۆڕێ، مەسەلەن هەیە لە گەنجات پشت بووە، نەخۆشە لە 40 ساڵیە نەشتەرگەری ئاوی سپی و چاوی کراوە، ئەم حاڵەتە زۆرە و هەشە بۆی هەیە بۆهۆی تەمەن و تووشی نەبوو بێ، بۆ منە بەهۆی بەکارهێنانی هەندێک دەرمانی ستیرۆید ئەمانە و هەروەها چی تریش عیلاجەکان زەربە بەرکەوتن بۆی هەیە بەتوهی ئاوی سپی. مثلەن زەربەی بەر چاوی ئەکەوە کەسە تر لێڵە بێ هاوێنەی چاوی. نەتیجەی عملیاتی ئاوی سپی زۆر بەسەر کۆتانە ئیساکرێ، ئاوەسپێکە لابرێ و لێنسەکە دانرێ بێتە بەشێک لە بینینی ئەو کەسە. طبعاً ئەنواعی لێنس هەیە ئێستا، پلێنسی پێشکەوتوو بۆ بینینی مەودای کورت و دوور یا مامناوەند، بۆیە کەسە زۆر پێویستی بە چاویلکە نەبێت دوای لابردنی ئاوەسپێکە، چونکە هەند زۆربەی زۆری ئەو لێنسانی کە هەیە ئێستا مەودای بینینی دوور باشەکە، بەڵام بۆ نزیک ئەو کەسە هەر بینینی پێویستی بە چاویلکە ئەبێ و لێنسی پێشکەوتوش هەیە، ئەمانە نزیک و دوور ئەبینن، ئەوانە زۆر باشن. نەخۆشیێکی تری تەمەنەکان زیاتر ئاوی ڕەشە. ئەوان ئاوی ڕەش یەکەم فاکتەر بۆ دروستبوونی ئاوی ڕەش تەمەنە، یعنی هەروەها ناو عائیلەکەیە ئەگەر هەبێ ئاوی ڕەش هەر توش بن ئەو کەسانە، یعنی فامیلی هیستریان هەبێ زیاتر معەڕەزن توش بن. ئاوی ڕەشش بە پێچوانی ئاوی سپی زۆر نیشانی نییە، چونکە زیاتر بە بەرزبوونەی فشاری چاو دەرەکەوێ. نەخۆشەکە زۆر ناڕەحەتی نییە، بەڵام چۆنەڵێ بای چانس بە سوتفاگەر زەختی چاوی بگرێ سەرەکە زەختەکە بەرزە. طبعاً ئەم زەختە بەرزە خۆی هەموو کەسێک زەختی چاوی تەبیعی هەیە، بەڵام لەگەڵ تەمەنە توانای دەردانی ئاوی چاو کەمە بێتەوە،
بۆیە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاوی ناوچەوە فشاری ناوچەوەکە بەرزەبێتەوە و ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ لەناوبردننی دەماری چاو ئەمە زۆر گرنگە بۆ عیلاج ئەبێ زوو چارەسەر بکرێ هەر لە هۆکارەکانە چی زۆرترین کاریگەری لەسەر چاودادەنێت زۆربەی جار ڕەنگە ئێمە هەندێک شت بەڕۆتین لەسەری ڕاحت بێنن و ببێ بە بەکارێنانی ڕۆژانەمان و بەڵام زەڕ بەشمان پێ بکەێنێت دەمە بزانام ئەوی کە لەسەر دروستبوونی ئاوی سپی و کێشە و گرفتەکانی دیکەی چاو زۆرترین کاریگەری دادەنێت بۆ کەسانی کە زۆرتر نزیک بن لە چه هۆکارێکەوە مارەزم بۆ توشبوونی بەعام تشکی هەتاو زۆر هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە ئاوی سپی چاو بۆ من ئەوانی کە ئیشیان کاتێکی زۆر بە ئیشیان لە دەرو ئەبەن بەسەر هەتاو ڕاستە خۆ لە چاویان ئەیە ئەمە دەوری هەیە بۆ دروستبوونی ئاوی سپی چاو ئاوی ڕەشی چاو هۆکارێکی وانە لە تەسیری دەوروبەر بەڵام وەکوتمان فامیلی هیستری یعنی بەجینات بە ویراسی لە عیلەکانە ئاوی ڕەش هەیە بەرزبوونەوەی فشاری چاوەکە هەیە هەندێک فاکتەر هەیە بۆ نمونە زەختی ئەو کەسانە کە فشاری خوێنیان لەگەڵای بەرزە یا شەکرەیان هەیە ئەوانە هەر بە هەمان شێوە وایلەکە ئاوا سپێکە یا ئاوا ڕەشەکە زووتر دەرکەوێ نیشانەکانی زیاتر تیانە دەرەکەوێ بە قوتر دەرەکەوێ طبعا ئەوش چارەسەری پێویستی زیاتر لە ڕێ قەترەوەی ئاوی ڕەش بە قەترە کۆنتترۆل ئەکرێت ئەتوانی زەختی چاوەکە دابەزێنی بە ئاستێکە دەرەر نەگەێنێ بە دەماری چاوەکە چونکە دەماری چاوخانەکانی تایبەتن کە لە ناوچوو ناگەڕێتەوە زەختی چاو بەرز بێ ڕۆژ بە ڕۆژ خانەکان لە ناوەچوو کە خانەکانی دەمارەکەش لە ناوچوو مەودای بینین کەمە بێتەوە بۆ نمونە ینی هەموو مرۆڤێک مۆدای بینینی لە 4 بەشەوە ئەبینێ واتە بە شێوەیەکی تریدی هەموو شتەکان ئەبینێ بەڵام کە ئاوی ڕەش بوو مەجموعە خانە مرد بۆ نمونە ئەملا نابینێ یا بەشێکی تر نابینێ کە زۆر ئەگاتە قۆناغ کۆتایەکان و کە مەسەرەن نەخۆشەکە ئیهمالی تیا کردووە نیشانەی زۆر نەبووە بە بەردەوامی فشار چاوی بەرز بووە دەمارەکە لە ناو چووە تەنها وەکو تەنێڵ وەکو تیوبێک شت ئەبینێت یعنی هەموو بینینی ڕەش ئەبێت تەنها کەمێک ئەبینێت تەمانەوە نەخۆشێکی ینی ریڤەرسبڵ نییە یعنی کە خانەکانی لە ناو چوو چارەسەری نییە مەسەرەن ئاوی سپی وانە ئێستا ئاوی سپی کە گەیشتە قۆناغە عیلاجێکی ئۆکەی چارەسەرەکەی باشە و ئەتوانێت بەڵام ئاوا ڕەشەکەوان نییە چەند خانە بمرێ گەڕانەوەی نییە واتا بێت تۆ زوو تەشخیص کرێ بۆیە مهمترین شت لە دوای تەمەنی 40 ساڵی چێکی زەختی چاوە چۆن چێکی ئەچی فەحسی عامی خوێنەکەی فەحسی شەکراکەی فەحسی چاوری ئەەکەی پێویستە زەختی چاوش بگیرێ هەر وەکو ڕۆتین وەکو سکرینینگ بە حقت سکرینینگ زۆر ضرورە یعنی وەکو فەحسێکی شامل لەناو خەڵکە بەعام هەنێ مەراکیزی صحی ئەگەرتیایە بێ خەڵک چێ زەختی چاو بگرێ طبعاەوە پێویستی بە تیمی تایبەتە چونکە لەوانەیە زۆر دەرەکەوێت کە هەیەە زەختی چیان هەیە و پێیان نەزانیوە بۆ تابەتیوانێک کە بەعیلی هەیەە بۆیە چەندی زووتر تەشخیص بکرێ زووتر چارەسەر باشە ئەمە چۆن بزانین ئەم نیشانانی کە لە کەسێکدا دەردەکەوێت کە ئەم حاڵەتانی هەیە چ نیشانەیەکە بەدەر لەو تەشخیصانێکی ئێوە دەیکەن ڕەنگە من خۆم هەست بە کۆمەڵە گرفت بکەم بەڵام نەزانم ئەوەیە نیشانەکان چی بێ دروستە ئاوی ڕەش دوو جۆری هەیە جۆرێکیانی هەیە کتوپڕە جۆرێکشانی هەیە درێژخانە کتوپڕەکە یەکسەر نیشانەکانی دەرەکەوێت لە پڕە چاوێک تووشی ئازارێکی زۆرە بێ و لێڵەیەکی زۆر چاوەکە لێڵە بێ بە دەرەجەیەکی تەبیعین یعنی لە پڕا ڕوو ئەیە ئەو شتە و کە فشارەکەشی بۆگری زۆر بەرزە و بینینیشی زۆر لێڵە بێ ئەمە زیاتر لەو کەسانی کە چاویان بچووکە گۆشەی چاویان تەسکە ڕوو ئەیە یەک چاو ئەگرێتەوە زۆر جار ئەوە نیشانی هەیە بەڵام ئەوەی تریان درێژخانەکە نیشانی زۆر نییە کوتم تەنها بە چۆنەڵێ بای چانس ئەبێ جوان نیە مشکلشی هەیە بڵێ لەبەرەوە تۆ بە نیشانەکانە زۆر دەرناکەوێت ئاوی ڕۆژ تەنها بە سکرینینگ بەگرتنی زەختی چاو طبعا زەختی چاو بەعام طبیعەتی خۆی وابانیان لە ئاستێکی کەمترە ئێواران بەرزە بێتەوە لەبەرەوە تۆ ئەتوانی ئەوە چۆنڵێ دایورنەڵە ئەو شتە ڤاریشنە لە بینی ڕۆژ و شەوە بۆیە پێویستە تۆ زیاتر ئێواران زەختی چاو بگیرێ متابعە بکرێ هەوڵ بیرێ لە هەمان جیهاز لە هەمان شوێن زەختەکە بگیرێ بۆەوەی کە جیاوازی جیهازەکان دەرنەکەوێت لەو چاوەیە متابعەکردنەکە مهمترین شتە لە ئاوی ڕەشە و دواتر نەخۆشەکە کە تەشخیص کرا ئەخرتە سەر چارەسەر ئیتر بۆ هەتا ئەبێ و کەسە قەترات بەکار بێنێ قەتراتەکان دەردانی ئاوی چاوەکە ئاسانەکە بۆیە زەختەکە ئەبەزێ و دەمارەکە پارێزێ لە هەندێنێ خۆشیشە قەترەکان کۆنتترۆلی ناکە زۆر بەرزە فشارەکە بۆ منە دووسێ جۆر قەتری هەیە هەر کۆنتترۆلنابێ لەو حاڵاتانە پەنابرێ بۆ نەشتەرگەری ینی چۆن نەشتەرگەری ئاوی سپێ نەشتەرگەری ئاوی ڕەشیش هەیە کە ئەمەش هەر بە عملاتێکی چاو دانرێ ئاسایی ئەکرێ بۆ هەردوو چاو بکرێ ئەگەر بێت و بە
قەترەکان کۆنتۆڵابەیە هەنێ نەخۆش هەیە نەجاحەتی چۆنە توانەی دکتۆرە؟ بەعام عملیاتی ئاوی ڕەش نەجاحەتی زۆر ئێستا شێوازی زۆر پێشکەوتو هەیە دانانی ستێنت بۆ چاوەکە لە جاتی نەشتەرگەری تەقلیدی کابوو جاران و نەتیجەیان باشە و لەگەڵ ئەوەشە ئەگەر نەتیجەی زۆر نەبێ ئەتوانی لەسەر قەترەکان هەر بەردەوام بی یعنی زۆر کەس هەیە بۆ ماوەیەک زەختی چاوەکەی دابەزێ دوایت نەشتەرگەریەکە بەڵام چەند ساڵی دوای ئەوە بۆ نمونە بەهۆی گیرانی ناوخانی چاوەکە یا شتێ دووبارە فشارەکە بەرز ئەبێتە لەو کاتە طبعاً هەر پێویستی بە عیلاجی قەترەکان ئەبێ و لەگەڵ ئەنجامدانی نەشتەرگەریەکەشە بۆ تابعی زەختی چاوەکە هەر زەرورە چونکە مەرج نییە لە ساسە کۆنتترۆلیکە بەعام نەشتەرگەری چاو نەتیجەیەکی متوقعی نییە لە هەموو کەسێکە ینی زۆر جار بە نەخۆشە ماڵین دووبەختیە نەشتەرگەرێکە چونکە تۆ چاو وەکو ئەندامێکی تر نییە نازانی چۆنە کە چاوەکە ئەکەیتەوە لە کاتی نەشتەرگەریە ئەینجا بۆ دەرەکەوێ ئایا ئەم چاوە ئیستیجابی باشە بۆ عەدەسای ئایا عەدەسی بۆ دائەنرێ ئایا ستێنتەکە باشی دانیشێ لە چاوی ئیتر ئەمە چۆن بڵێت دەوری لەم کاتانە دەوری پزیشکەکە زۆر مهمە کە نەشتەرگەری بەتوانە بێت و خبریان هەبێت لە ئەنجامدانی نەشتەرگەریە. باشە دکتۆرە نەخۆشیە درێژخانەکانی وەکو زەخت شەکرە ئەو بابەتانی فشاری خوێن و کۆمەڵک بابەتی دیکەکە بەردەوام لەگەڵ کەسەکەدا دەمێنێتەوە زۆر دەگوترێت کەمانە کاریگەریان زۆرە لەسەر چاو یعنی زۆربەی جار بچۆرە لای دکتۆرێک پزیشکێکی پسپۆرت بۆ زۆر بابەتەکان ئەم پرسیارانت لێکا بۆ حکومی کاڵە زۆر کاریگەری دروستە دەمانزای نوعەتی کاریگەریەکەی چۆنە و لە سەرەتای نەخۆشیەکانە دروستەبێ کاریگەریەکەی یان لە قۆناغەکانی بۆ نمونە شەکرە طبعا شەکرە نەخۆشیێکی زۆر باوە و زۆر درێژخانەوە تا تاو کەسە بێ عیلاج بەکاربێنێ طبعا بە قۆناغە بە ئەکیدی بۆ نمونە شەکرەت تەئسیل لە تۆڕی چاوەکە يعني سەرەکیترین گرفتی ساڵات ئەوانەی کە بە تەمەنن کە شەکرەکە بیە لە تۆڕی چاویان چونکە بە قۆناغی سەرەتا تەنها پەڵە دروستە بێ نەزیفی بچووک دروستە بێ قۆناغەکانی مام ناوەن تقریبا ئاوسانی شەبەکەی چاو دروستە بێ کە ئەمەش هەر بە هەماشە لە هەموو قۆناغەکە بە ئاستی بینین کە مەکاتەوە هەندێک جار کە زۆر ئیهمال کردی ئەو کەسە زۆر درکی پێناکە یا چاوێکیانی باش بێ بۆ منە چاوەکەی تری زۆر هەستی پێناکە دەمارۆشقی خوێنی نامۆ دروستە بێ لەسەر تۆڕی چاوی طبعا ئەمە پێوترێک پرۆلیفێرەتیڤ ئەبێت هۆی لە پڕا نەزیف لە چاوەکە یا دووربا تۆڕی چاوەکەی تووشی لێکترازانە بێ طبعا بەنسبەتی شەکرەوە چەندێک زیاتر بێ ماوەکەی تەئسیری زیاترە یعنی ئەو کەسێکە بۆ منە 2 ساڵە شەکری هەیە شتێکی وا لە چاویە دروست نابێ بەڵام بۆ منە 15 ساڵە 20 ساڵە شەکری هەیە ئەوە بێگومان تەئسیری خۆی کردووە چونکە تەئسیر لەسەر دەمارە بچووکەکانی چاوەکە و نەزیف دروستەکە چەند زووتر چارەسەر بکرێ تەئسیرە جانیبەکانی لەسەر تۆڕی چاو کەمتر بەجێ هەڵێ بۆیە زووتر تۆڕەکە ئەپارێزی بۆ نمونە نەزیفی چاو کە بگاتە نەزیف ئیتر تۆ ئەو کاتە عیلاجەکە یعنی دووبەختیە نازانی چی ڕوایە ڕەنگە دوای نەزیفەکە ئەڵەی چاوی دروست بێ ڕەنگە تەلەیوف دروست بێ کە بێت هۆی لێکترازانی تۆڕی چاوی بۆیە ئەوانەی کە شەکرا بەعام ئیستا بەعام بۆ ئەوانەی کە بەتەمەنن لە 6 مانگ جارێ زەختی چاو بگرن ساڵی جارێ ئەتوانە متابعە بکەن 8 مانگ جارێ بەڵام ئەوانەی کە شەکریان هەیە 3 مانگ جارێ ئەبێ بە ڕۆتینی زەختی چاو بگرن فەحسی بینین بکەن هەتا ئەگەر شەکرەکەشیان ماوەیەکی زۆر نەبێ چونکە ئەمە یعنی لە سەرەتا تەشخیص بکرێ عیلاجەکەی ئاسانترە متوقع نەتیجەکەی بەڵام کە بگاتە ئاستێکی زۆر خراپ ئەو کاتە نەشتەرگەریش دووی نابێ یعنی دەوری نامێنێ زۆر پێڵین دووبەختیە بە نەخۆش یعنی ئەبێ بزانێکە کە قۆناغەکانی زۆر خراپ بوو ئەوە ئەبێ زوو چارەسەریکە بەنسبەتی زەختەوە طبعا زەختش بە هەمان شێوەی شەکرا ئەبێ چەندێک کۆنتترۆلی باشتر بێ بۆ هەموو لەش باشترە بۆ نمونە لە چاوە ئەگەر زەخت بەرز بێ زەختی مرۆڤەکان جەڵتە دروستەکە چۆن جەڵتەی دڵ هەیە بۆ نمونە جەڵتەی مێشکەیە جەڵتەی چاوی شەیەکە لە دەمارە سەرەکیەکانی خوێن هی چاو گیرێ یا دوور بە ئەتاقێ ئەمە بێت هۆی جەڵتەی دەماری چاو طبعا بەشێکی تۆڕی چاوەکە خوێنی بۆ ناچێ ئاوسان ڕوئەیە بینینی لەو بەشا کەمە بێتەوە هەنێک جار ئاوسان دروستە بێت و لەگەڵشە تووشی ئاوی ڕەشی ئەکا کە تووشی جەڵتەی چاوە بێ بۆیە کۆنتترۆلی زەختیش زۆر گرنگە بۆی تووشی ئەو جۆرە حاڵەتی جەڵتانە نەبێ هەندێک جار حاڵەتێکی زۆرە واردە زۆر بەتایبەتی لەوانی کە چەوریشیان بەرزە بەتەمەنن زەختیان هەیە شەکریان هەیە چەوریان بەرزە مانە هەموو فاکتەرن تەئسیر بۆ چاوەکەن و تایبەتمەندی خانی چاو چیە کە دەمارەکانی دەمارێکی یعنی یەک جار کە بڵێن دەمارێک مرد دروست نابێتەوە وەکو بڵێ وەکو ماسوولکە نییە وەکو جگەر نییە خۆی دروستکاتەوە بێتەوە بە نۆرمەڵ ئەو خانەی کە لەوێ مرد ئیتر ناگەڕێتەوە
بە تایبەتی لە تۆڕی چاوە شتێک نییە کە خانی تۆڕی چاو گەڕێنێتەوە بۆیە ئەبێ تا بتوانانی متابعە سکرینینگ زۆر ضرورە کۆنتترۆلی زەخت شەکرا چوری ئەمانە بۆ دووربوون لە جڵتەی چاو لە نەزیفی چاو لە یەکترازانی تۆڕی چاو چکە ئەمانە کە گەیشتە قۆناغێ تر علاجی قورسە نەخۆشیێکی تر زیاتر بە نەخۆشی حساب نییە بەڵام تۆڵڵێ ئەمە نیشانەی پیریە کە ئاستی بینینیان دوای چل ساڵ دابەزی تر ئەوە هەموو کەسێک وایە ینی پیر بووە بینینی کەم دکتۆراڵە من ئەگەر بۆ حساب من لە 25 ساڵی و پیر بووم طبعا ئەگۆڕێت بۆ نمونە نەخۆش هەیە 50 ساڵە ئەسڵەن زۆر نۆرمەڵە چاویکە هەر بەکارنانی هیواشەیە لە 35 ساڵێەوە دەرەجێکی کەمی هەیە بۆ عینەت ئەتر ئەگۆڕێ ئەمە چۆنەڵێ ئەو کەسە خۆی ینی بایۆلۆجی جسمی خۆی دەورە بینێ و زیاتر ئەوە پێوترێ پرێز بایۆپیە پێویستی بە عینەکە بێ بۆ خوێندنەوە بۆ ئەنجامدانی ئیشی ورد و وردەکاری و طبعا ئەمەش هەر ئۆپشنەڵە ینی اختیاریە ئەو کەسە هەنێک کەسە ئیشیان زۆر وردە تەرکیزیان زۆرە مۆزەفن ئەوانە بە ئەکیدی خایاتە ئەو کەسە بۆ نمونە پێویستی ئەوێ بە بەردەوامی بەبێ عینەک ناتوانێت ئەو شتە ببینێ و ئەوەش نییە بڵێ هەنێ نەخۆشە مەسەرەیە ئەڵێ ئەگەر ئەوە بەکای بێنم ئەتر فێری چاوم فێری ئەبێ ئەتر ئەگەر ئەوە نەبێ نایبینم یاڵێ بە ساڵێکێتەوە ئەڵێ من بەکاریشم هێنا و چاوم هەردا بەزوێستا بە عینەکەش باش نبینم طبعا ئەمانە هەمووی چۆنەڵێ اعتقاداتی غەڵەتە لەناو خەڵکە یعنی ئەو عینەگیرنەجەکە کە بەکاری ئێنی تەنها تەحویزی بینین ئەکا بەڵام لێنسی چاوکە خۆی لە ئەسڵا توانای کشانی کەمە بێتەوە لەگەڵ تەمەنایە یعنی عینەکە ڕای ناگرێت تۆ بڵێ ئەو عینەکە بەکارێنم ئیتر تاوە چاوم لەو ئاستەیە وەرم عینەگە بێ ساڵێکی تر 2 ساڵی تر چاوت باستێکی زیاتر دابەزێ لێنسەکە پێویستە ئەو کاتە چەرگەکە بگۆڕی و مەسەلەش ئیدمان نییە لەسەری بەڵام پێویستیە یعنی تۆ بەبێ ئەوە کەم ئەبینیت بۆیە پێویستە بەکاری بینی زەرری نییە بۆ چاوکە بەعکسەوە چاوت ئیسراحەتەکە یارمەتیتەیە و ئیستا نەشتەرگەری ئەوە شە نەشتەرگەری علاج بۆ پرێز بایۆپیا کە ینی دابەزینی هاوێنی چاو بۆی تەمەنەوە نەشتەرگەریە لێنسی بۆ دائەنرێ ینی لە جاتی هاوێنی چاوی خۆی کە چۆن ئەگەر تووشی ئاویسپی بێ هەندێک جار لە تەمەنێکی کەمیشا جۆری لێنسی تایبەتە طبعا پێشکەوتووە ئەمانە پرێز بایۆپیک لێنس پێوترێ ئەمانە هەموو لە جیهانە تازە لە پێشکەوتنایە یعنی جارە نەبوو بەڕۆتی نوکو چاویلکەکە بۆ دانانی لێنس بۆ حاڵاتی پرێز بایۆپیا بەڵام ینی شتێکی زۆر ئەدڤانسە کە تۆ چالکە بەکار نهێنی چکە ئەوە نەخۆش چالکە زۆر ناخۆش عیندایمە ئەتیمادی لەسەرێتی ئەبێ هەنێک کەسای دوو چاویلکەی هەیە دوور و نزیکی هەیە ئەوانەی کە بەتەمەنن لەبەرەوە کە تۆ بتوانانی لێنسێک دانی ئەوە شتێکی زۆر باشە لە ذاتی ئەو چاویلکەیە باشە دکتۆرە دەکرێت ڕێگری یاخود وا بکەی بوونی گرفتەکان دوا بکەوێت بەعام پرێز بایۆپیا زۆر ناتوانیت بەیخیتەوە تەمەنە یعنی کە تەمەن ڕۆی ئیتر تەواو بەڵام نەخۆشیێکی تر هەیە ئەیجرەلیتد ماکولار دیجنەریشن ئەمە چییە بە ینی بە مختصەرەکەی ئێمە پێڵین AMD AMD چییە دابەزینی تۆڕی چاوە بەهۆی تەمەنەوە تۆڕی چاو خانەکانی تەنکە بێتەوە شی ئەبێتەوە تۆڕەکە تەنک ئەبێ چۆن مەسەرەن مووی سەرسپی ئەبێ یا چەرچە بێ تۆڕەکەش تەنکە بێت و هەندێک جار پەڵە دروستە بێ لەسەری طبعا ئەمە شویراسی بۆی هەیە بەرکەوتنی هەتا زۆر بۆی هەیە و لەم نەخۆشانە کە زوو تەشخیص ئەکرێن بەو حاڵەتە پێویستە دامە ڤیتامیناتی چاو وەرگرن ڤیتامیناتی سەرەکی بۆ تۆڕی چاو زانفین لیوتین ئەم دوو هێنا هەتا لە هەندێک میوەشە هەیە لە بلوبێریە هەیە لە کرانبەری ئەمانەیە هەیە و ئیستا زیاتر بە مڵتیڤیتامین ینی نەخۆشوەری ئەگرێ ئەمانە چۆنە لە سەپۆرتێکە بۆ تۆڕی چاوەکە بۆی کە تۆڕەکە زیاتر دانەبەزێ پتە بێت ڕای بگرێ و خۆشی پارێزێ لە بەرکەوتنی هەتاو و هەروەها خواردنی سەوزە و میوە ڤیتامینات ئەمانە ویستم ئەو لەگەڵ دکتۆرە وەکو حاڵتی خۆپارێزی هەموو حاڵتی علاجیش زۆربەی جار دەوترێت گە لە کەسێک پرسی جگە لە حاڵەتە ویراتیەکە کە زۆربەی جار دەوترێت بابەتێکی بۆ ماوەیە بەدەر لەمە زۆربەی جار کە لە کەسێک دەپرسێت چاوەکانی بەهێزە و گرفت نەبووەوە لە خۆراکی باش دەخۆم زۆر باز لە ماسی و گێزەر دەکرێت بەنمونە دەمەوێت بزانم ئەمانە زانستیەن وەکوی کە چاومان بەر لە توشبوون بە گرفت بەهێزتر بکە و هەمیش وەکەوەی کە چۆن بڵێ لە کاتی توشبوون بە گرفتەکە مەناعی چاومان بەرزکاتەوە زۆر ناڕەحەتی دروست نەکات زیاتر خۆپارێزیە بۆ نمونە ئەگەر تووشی ئەو حاڵەتە ببی AMD پەڵەکان دروست بێ
ناگەڕێتەوە حەلی ناکە بەڵام لە سەرەتاوە لایفستایلی ئەو کەسە باش بێ دایمە تەندروست بێ سەوزە نیوە بەعام سەوزەکان بۆ هەمووی بۆ چاو باشە ئەوەی کە زۆر بۆ چاو گرنگ بێ زانفین لویتنەوەیتمانکە لە میوانە تایبەتەکان هەیە کرانبێری یا بلوبێری ئەمانە گێزە طبعاً بە ئەکیدی خۆشیشە سترۆبێری ئەمانە سەوزەکان کەلەرم کاهو بامیە ئەمانە بەزالیا و جەماعەتی بڵین سەوزەکان زۆر بۆ چاو گرنگن بەڵام وەکو سۆرسی ئاژەڵی ماسی لەگەڵ هەلکە چکەمانە ڤیتامین ئەی و ئییان زۆر تایە ئەم مادانە یارمەتی تۆڕی چاوای هەروەها چارەزات زۆر گرنگە چکە ڤیتامین ئەی و ئی بە ڕادێکی زۆر تایە بۆ ئەوەیە کە تۆڕەکە لە سەرەتاوە تەندروست بێ ناغەیەکی باشی هەبێ بۆ ئەوێ زوو تووشی ئەو حاڵەتانە نەبێ هەندێک حاڵاتی AMD هەیە بە دەرزی عیلاج ئەکرێ ئێستا يعني مرجنية توشي أبي يعني أو كسا هندي جار حتى لايف ستايل شي باشا بلام توشي أو حالات أبي كملولي خوان دروسته بلا سطوري تشاوي واحتمالاتي نزيفي هي طبعا أما أو كسا زور جار هيج نخوشي كي ديرش خايني بلام بغوي تمنوا أو بلا خنانة دروس بلا تطورك أما نزياتر استا علاجي بيشكوتو درزية درزية لوسنتس هيا درزية باستن هيا أمانة بكار ينريت بشوازي تايبت بطوري تشاو ملولا كان سونالي أبوشينيتوا خوانك كما بيتوا ئاوسانی تۆری چاو کەمەکاتەوە ئەمە وەکو چارەسەر یعنی هەموو شتێک چارەسەری هەیە بەڵام خۆپاراستن بە ئەکیدی لە چارەسەر باشترە و کەسەکان دایمە تەندروست لە لایفستایلیان باش بێ سەوزە ڤیتامینات لە چاوکردنی چاویلکە زۆر گرنگە چونکە نەک بۆ تەنها بۆ تۆڕی چاو بۆ ئاوی سپی بۆ پاراستنی گلێنی چاو دایمە چاوکی هەتاوی کە دژە هەتاو بێ تشکی سەرۆنەوشی پارێزێنیا لە زۆر بەرچاو بکەوێ ینی هەموو بەشەکانی چاو ئەپارێزێ ئەو نەخۆشیە درێژخانانە دکتۆرە لە ئێستا عەدەسە زۆر بەکارێنرێت عەدەسە بە تایبەت جوانکاری زۆر کات منار خۆم کە بەکارم هێناوە ڕەنگە کەسانێکەوە پیانوت بێتم زۆر زەرر لێدا ڕەنگە بۆ ئێستا بەڵام بۆ داهاتوت هەستی پێ بکەی ئەمە چ کاریگەریەکی هەیە بەڵێ لێنسی چاو طبعا ئەنواعی زۆرە طبی هەیە لە جاتی چاویلکە و جوانکاریش هەیە طبعا سۆرسەکەی یعنی کوالیتی ئەو عەدەسەی دەورە بینێ و نوعی چاوەکەش دەورە بینێ بۆ نمونە هەنێ چاو هەیە هەستیارە وشکی هەیە زۆر ناتوانم 5 دقە لە چاو ناتوانێت زۆر لە چاویکە یا ئەبێ بەردەوام قەتری فرمێسک بەکاربێنی يعني طريقة ناتوانم يعني مطلقا ناتوانم بالضبط طبعا چاویلکە لينس شلون مثلا تيست هەنە جار تيست ئەکەیت ئەڵێش فلانشتا دەست تاقیکەرەوە ئەگەر هەست هەستیاری نەبوو اینجا طبعا لێنسیش بە هەمان شتە بەڵام ئەوە تاقیکردنەوەکە ئیلا بێ بخەیتە ناو چاوەکەوە يعني هەنێک کەس هەیە زۆر نۆرمەڵ بەکاری هێنێت و هیچ کێشە و گرفتێکشی دروست نەکراوە هەنێک کەسیش هەیە هەستیارە چاوی ناتوانێت زۆر بەکاری بێنێ بۆیە ئەبێ لە ژێڕنمایی پزیشکا بێت چکە هەندێک جار هەنێک شتی خراپی لێ دروستە بێ بۆ منە قورحەی چاو دروستە بێ گلێنەکەی تووشی هەوکردن ئەبێ بە عەدەسەیە ئەبێ دایما ینی ملاحەزەی بکات شوێنی هەڵگرتنەکەی باش بێ ئاوی هەڵگرتنەکەی دەرەجی حراری ژوورەکە ینی طەبیعی بێت چکە هەنێک جارشی ئەبێتەوە یا هەستیارێکی زۆر دروستەکە ئەگەر کۆم بێ بە تایبەتی زۆر بەکار نێت هەر بەکارینێنی باشترە بەڵام ئەگەر احتیاجیش بێت بە چاو بکەوێ شتێکی زۆر ڕێنمایی باشتر یا دکتۆر ئەگەر کەسێک بینەری ئێمە بێت و عەدەسەی جوانکاری بە تایبەت بەکاربێن ڕێنمایی باش پێدا کە چۆن بەکاری بێنێت چۆن هەڵی بگرێ و چۆن پارێزگاری حەزی بکە ئەگەر چاوی سوور نەبێتەوە ئاو نەکات چاوی گرێ دروست نەکا هەندێک جار بە بەکارهێنانی قەترەی فرمێسکیش طبعا مجموعەیە قەترات هەیە موادی اصطناعی تیانە يعني هەر ڕێک پیورە یعنی شتەکە وەکو نێچرەڵ وایە وەکو وایە فرمێسکی چاوی خۆت بە قەترات بەکاربێنی ئەوانە هیچ ئەعرازێکیانی تەئسیل لە لێنسەکەش ناکەن بڵێن لێنسەکە خراپ ئەبێت یا تێکە چێ ئەتوانێت بەکاری بێنێ و ئەوە پێویستیە بەعام لێنس باشە بەڵام ئەبێ لە ژێر ڕێنمایی پزیشکا بێ بۆی ئەو حاڵەتان توش نەبێت کە ئاکامی خراپی لێ ئەکرێن دکتۆرە دەستەکان نەخۆش بێ دارم گا بە نەخۆشەکان زانیاری وەردەکانە دەست خۆش بە مادوونە زۆر بەخێر بێ دکتۆرەگیان دەستەکان نەخۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆرە سەناری ئەزیز